بەندێکە دروست بوو لە 72 تا 75 تا شۆڕشەکە تێکچوو دەبوو کەس نەیزانێ کەس نەزانێت چییە نەهێنیە و هیچی نووسراویش نەبوو لە بینمانە چۆ ئامادە نەبوون شتی نووسراو لەگەڵ ئێمە ئیمزا بکەن اعترافیان ناکرد کە ئێمە دەوڵەتێکین یا شعبێکین یا شتێکی وە ماوە بەو شێوە تا لە 75ەوە دیتان چۆن تێکچوو وەکە تێکیش چوو لە 75 بۆ ئیتفاقی جەزائیر ئەوە نە پیاوەتیان تیا نەبوو پێشەوەی تێکچێ بە ئێمە بڵێن بابە شا خەریکی ئیتفاقی جەزائیرە وریای خۆتان بنوێژ بۆ خۆتان ڕێ بدۆزنەوە ممکن بۆ وەختێ من لەگەڵ بەغا لەگەڵ لایە شتێ بدۆزینەوە بێ ئەوە لەپڕ لێما قەوما لە ئیتفاقی جەزائیر کە ئێمە تۆزێ ناکرد هەڵەمان ینی لە لێکدانەوەمان تۆزێ هەڵە بووین تەبعاً و ئەوانیش بەجیان ئەوەی کە ئێستا ئەیبینی ڕۆژاوا ترامپ بە توی تێبەجێڵێ ئەو وەختەش لە ئێمە قەوما ژووە بەڵێ دووبارەکە نوێژوە سێبارە و چواربارەشە نەک دووبارە بەڵام ئەوە نەشیان ئەخلاق و پیاوەتی تیانە بوو ئەو کاتە مەسلحەتیان وایە بەجێ بەڵام قەی ناکە بەڵام توانەی بڵێ بابە کوردەکان ئێوە ئەوە شا خەریکی سازشە لەگەڵ سەدام ئێوەش بۆ خۆتان ئێمە ناتوانین تەدویرێکی بکەن ئەوە نەژیان پێنەوتین کە ئەنزانیە تەبعاً لەبەر ئەوە بەڕاستی لەو ڕۆژەوە کە 75 من خۆم شخصی هیچ بڕوان بە ئەمریکا نەماوە و لە هەموو مقابلاتی تەلەڤیزیۆنی لە هی ئێوە ژوتومە جێی ئەعتیماد نەبوون بتوانین ئەعتیمادی پێ بکەین پشتی پێ بەستی تەمەنە بێ پەیوەندی لەگەڵ بکەیت کە دەوڵەتیش گەورەیە و دنیای بەدەسە بەڵام نابێ پشتی پێ بەستی بۆ ئەوەشم ئەو ڕێی خۆم لە 75 من تێگەیشتوم بە هەموو لایەکم وتووە بە تەلەڤیزیۆن وتومە بە نهێنی وتومە لە کوبوونەوە وتومە بە ڕۆژاوام وتووە بە ڕۆژهەڵاتم وتووە بە باکوور هەر کەسێکم دیبێ پێم وتون و لەوانەی کە پێم وتون ئەم برادەرانەی ڕۆژاوایە کە ئێستا لیان قەوماوە یەک دوو ساڵ ئەم یەک دوو ساڵە چەند جارێکم پێوتون وتومە ئەعتیماد لەسەر ئەمریکا مەکەن شەڕی ڕەقە و دێرەزوور ئەو شوێنانە مەکەن چوە منتقەی عەرەبیەت و بۆ ئەچی شەڕی ئەو منتقان ئاکەی و داعش دەرەکەی وەکو باشوور بن ئێمە لە باشوور ناوچەکانی کوردستانی خۆمان پاراز لە داعش نەچوینە مووسڵ نەچوینە شوێنی کە چوە ناوچەی تر ئەو هەموو شەڕیان پێکردن ئەو هەموو شەڕیان کرد طبعاً داعش درەندە بوو شەرکەری باشن و مەدح و سەنا 10,000 شەهیدیاندا لەو 4 ساڵی شەڕ ئەمریکا 8 کەسی لێکوژاوە 8 ئێمەش 10,000 نەتیجەکەشی ئەوەیە بە یەک تویتی ترامپ ئەو ملهوڕە بە یەک تویت وتی ئەدەرەچین و تەواوی ترکانەوە لە چاخانەیە دانیشتووە دەرەچێ یا لە شوێن دانیشتووە بێ ئەتیبار بێ ئەخلاق بێ ئینسانیەت بێ هیچ ئەتیبارێک کە وەکو ڕئیسێکی دەوڵەتی گەورە بەو شێوەیە طبعاً کەلعادە چۆن ئێمە هیچی نووسراومان لەگە ئەمریکا نەبوو ئەوانیش هیچی نووسرا لە ئەمریکا نییە چونکە ئەمریکا هیچی نووسراوە لەگەڵ ناکە شوی اعتراف پێ ناکە کە تۆ تەرەفێکی میلەتێکی دەوڵەتێکی جێتێکی ڕەسمی شتەکان هەمووی زارێکی و قسە و ئەم شتانەیە شتی نووسراویان لەگەڵ ئێمە نەکردووە و ئەوە یەکێکە دەری ئەخاکە پەیوەندیەکە جێی شکە یانی باڵێ باشە وەک سەرەتا باسێت ئەوە پێشەشێکی زۆر باشە لە مێژووەوە لە کەسێکی ئەزموندار و کارکتەری کارای ناو بابەتەکان و ناو بزوتنەوەی ڕزگاری گەلی کورد من دەمێ جەنابەت خاڵم بۆ بخێ سەرپید ئێمە زۆر جار ڕێکەوتن لە نێوان دوولایەن لەسەر ئەساسی و بنەڕەتی بەرژەوەندیە بەرژەوەندی ئێمە لە چیدایە لەگەڵ ئەمریکا کە جێبەجێمان نەکردیە و ئەو ئەرکانی کە لەسەر ئێمە بەرامبەر ئەمریکا جێبەجێ نەکرێت تا 2000 وەخت خۆت دەڵێی لە تویتێکدا مەسیری میلەتێک لە ژێر ڕەحمی تۆ باراندایە یعنی بەرژەوەندی هاوبەش لەکوێدایە لێرەدا بەرژەوەندی هاوبەش نەبووە زۆر چونکە دوو جهەتی هاوسنگ نین ینی بڵێ دوو دەوڵەتن یا دوو جهەتن بەڵام زۆر جار تۆ تووشی شەڕ بووی تووشی کێشە بووی
تووشی لە ناوبردن بووی مەجبور بوویت هاواری هەموو دنیا بکەیت وەلو دنیایش تەمان سێزە گەورەکان مهمترن وەکو خۆ دەبینی ئێستا ئەمریکا و ڕووس غەیری ئەو دووە کەسی چ پێ ناکرێت دیت هەموو عالەم دژی ئەوەی ئەردوگان نەبوون یەک کەس شتێکی پێ نەکرا ئەمریکا ئەتوانی و ڕوسیش ئەوە ئیمڕۆ ڕێکەوتنی کاردوشیان پاڵپشتی بەڵێ مەقسەدم چییە مەقسەدم دوو دەوڵەتە گەورەکە تۆژە بێ بچی هەوڵبێ لە ئەوروپا هەوڵێ لەوێ ئەوڵبێ دیعاە بکەی داوای پشتیوانی بکە ئەوانە هەیە جاری واشەیە بەرژەوەندیەکان یەکەگرن بۆ نمونە ئەم ئەخیرە ئەمانە برادرانی ڕۆژاوە کە ئەو هەموو شەڕی داعشیان کرد کە داعش مەترسی بوو لەسەر هەموو جیهان هەموو دەوڵەتانی جیهان بە ئەترافی هەمویان ئەمانە داعشیان شکان لەگەڵ پێشمەرگە قارەمانەکانی کوردستان کە ئەفسانی داعشیان شکان لێرە کورد لە هەموو کەسێ زیاتر داعشی شکان و ئەفسای داعش و ئەو دەوڵەتانە هەموو مەترسی داعشیان لەسەر بوو و هەمویان باسییان نەکرد و هەمویان مەتحە نەکرد هەمووتان جۆتان لێ بووە بەڵام لە لەحزەیەکە کە ئیشەکە تەواو بوو هیم بوو هەر هەمویان حتا حەبس و مەبسی داعش و هەمویان بەجێشت و وتی ئێمە ئیشمان بە سووریا نییە ئەڕۆین ئێمە دوورەکەوینەوە ئەوە نە ئەخلاقی هەبێ بەلای کەمەوە تۆ هاتووی ئیشێکە کردووە 5 ساڵە شەڕە داعشی بۆ شکانووی ئەو هەموو شەڕی کردووە داعش بە ئیعترافی تەحالوفی دووەلی هەموو دەوڵەتەکان کە 70 دەوڵەتن ئیعترافیان بەوە کردووە کە کوشت ئەوەی کردووە بەلای کەمەوە تا سەقامی جیریە لە سووریا دروزەبێ لەوێ بە بەلای کەمەوە تا چارەسەر چۆن لەو لاوە دیت ڕووس چۆن پشتی ئەسەدیان گرت و هێشتیانەوە و بەڵێمیان هێش بکە و ئێستا ژەگەڵین هیچ نەبێت تۆش مدەتێ بمایتایە بەڵام ئەمە بێئەخلاقیە لە سیاسەتە ئەمە بێئینسانیەتە ئەمە بێزەمیریە ئەمە شتێکە کە بەڵێ بەرژەوەند تەواو بووە بەڵام هیچ نەبێ بە ئوسلوبێکی جوان بەو ئەسلوبەی کە دیت چۆن ڕۆیشتن و وەوتیان پەکەکە خۆ ئەوانەی ئەوێش دۆستی پەکەکەن لە ئایسس خراپترن ئەوە تویتەکەی ئەخیری ترامپ کەتیایەتی ئیتر ڕۆژێ لەم ڕۆژێ لەو ڕۆژێ ئەڵێ دۆستن ڕۆژێ یعنی کەوتیە دەستی زەلامێکی نەشارەزان بێکەڵت و با بڵین ئینسانیەتی تایە نە مافێکی ینی ئەخلاقێکی سیاسی تایە نە ئوسوڵێکی تایە نە حزابێکان نە زەمیرێ نەویژدانێ بەو شکڵە ئاوای لەو میلەتە کرد بەو تویتە و ئێستا ژوێ لەگەڵ من معدم نەداوە بە کورد 400 ساڵ بیان باشم کێ داوای لە تۆ کردو 400 ساڵ تۆ هاتووی قەزەیەکە بووە هەموو تەحالوفی عالەم محتاج من کورد شەڕەکەی کردووە ومن پێشم وتون ئەو هەموو شەڕەکەن هەندێک منطقەی عەرەبی و شتیوانەکەن بەڵام نەتیجە ئەوە بوو و من هەمیشە بە برادرانی ڕۆژاواشم وتووە کە دی و من پەیوەندیم هەبوو لەگەڵیان بە تەلەڤیزیۆن وتومە بە ئیعلام وتومە لەگەڵ ڕووس و دیمەشق خۆتان مەکەن بە دوژمن چونکە ئەمریکا هەر بەجێتان هێڵێ من ئەوم زانیوە خۆمان تەجروبەمان هەیە بەڵام بەداخەوەی تر جاری وای لێکدانەوەیان جیاواز لە 75 گەیشتی ئەو قەناعەتەی کە ئێستاژ وە قەناعەتەکەت هەر لەسەر جێی خۆیتی بەوەی ئەمریکا و ڕووس جێی متمانەنی باشە با پرسیار بکەم لە سیاسەت مادارێک بەرەو کوێ ئەینە المەسیر چی بکەین جێی متمانە مەسەلە ئەوە نییە جێی متمانی بۆ ئێمە یعنی ئەوان حسابی ئێمە مشکلەی ئێمە دووسێ شتە لە کۆنەوە یەکەمین ئەوەیە کە ئێمە جغرافیا دوژمنمانە جغرافی خۆمان کەوتونێتە بینی 4 دەوڵەتەوە یارمەتی دەرنەبوو دژمان بۆ دۆسی ئێمە نەخێر بە هیچ وەختێ کەوتووە بینیانەوە نە بەحرێکت هەیە نە شتێکت هەیە ئەوە تاسیری هەیە دوو مەتارە تێژێر دەستی بەغایە وەکو خۆتان زان دیتن پاش ڕەفەراندەم ڕایانگەر ئەمە لەلایە لایەکی ترەوە کۆمەلگای نێونەتەوەی ئێمەی وەکو میلەتێ نەناسیوە تا حساب و بۆ بکاوانە ئیتیفاقاتن لەگەڵ نەکراوە بە نووسین و بە ئیمزا و بە ئیلتیزام ئەوانە ئەوەش ناحەیەکی تر ناحەیەکی تریش خوێندنەوەی سەرکردایەتە سیاسیەکانی کورد هەڵە بووە لە زۆر کاتە یعنی شتێکیان خوێنوەتەوە وانە بوو مەسەن تەسەورەکە پاش ڕەفراندەم دەوڵەت زۆرە بێ تەیدمان بکە کەس تەیدی نەکردی تەسەورەکە کە ئەمریکا لە ڕۆژاوا مەسەن نەکشێتەوە کشایەوە تەسەورەکرا تا خومینی ما بێ
شەڕی ئێران و عێراق ناوەستێ وەستا خوێندنەوەکانمان زۆر ڕاز نەبووە هەڵەی تیا بووە لەبەرەوەی خوێندنەوەکانمە ڕاز بوو بریارەکانیشمان هەڵەی تیا بووە و تووشی ئەو میلەتەکەش باجەکەی داوە لەبەرەوە نامتوانی بڵی ئەو بڕوای بە تۆ هەیەیان نییە ئەو بڕوا ممکنە مەرحەبا دەکا حسابیش بووەکە بەڵام وەک میلەتێ نا کە مافی چارەنووست هەیە دەڵێت تۆ بەشێکی لە عێراق معاملە لەگە عێراقەکە لەگەڵ تۆژەکە لە ناو عێراقا بەڵام لە ناو عێراقا و ئەڵێ کێشەکانی تۆ لە بەغا هەلەبێ وات بێڵێ هەمیشە بە سووریەش عینیشت و لە تورکیاش ئاڵێن تێرۆریستن لەبەرەوە من قەناعەتم وایە ئەوە کێشەی ئێمەیە وەک میلەتی حسابیان بۆ نەکردوین و ئەوە کێشەیەکی گەورەیە بنزینە ڕفراندەم چییە تۆ دەنگت داوە دەنگدان تاوانە خەڵک بچێ دەنگ بدا چیان لە ئێمە کرد پاش ئەو دەنگدانە دیت هەموو دنیا پەلامای ئێمەیاندا گۆ 500 بۆ عیبادیەڵ کرد چیمان کردووە دەنگمان داوە معنای حساب بۆ ناکەوەکو میلی حەق نیە دەنگ بدەین باشە وەک ئەو ڕێکەوتنانەی پێشتر بۆ نمونە ئەگەر ئەوەی سایکیز بیکە و ڕێکەوتنەکانی دواتر بەوەی هەمویان ئێمەیان خستەوە ژێڕچێفی حکومەتانی ناوان بۆ نمونەوە لە باشوور ئێمە ئێستاژ بابەتەکە و هەوڵەکان بۆ ئێمە بکەین و ژێڕچێفی ناوەن لە سووریا بە هەمان شێوە لە تورکیا لە ئێران ئێستاش ئەو ڕێکەوتنانە لە نێوان وڵاتانی زلهێز هەر هەمان لە قالبدانی ئێمە نییە ئەو ڕێکەوتنانە هەمووی تاکیدی یەکش دەکات لە وڵاتان زلهێزەوە کە تۆ بەشێکی لە وڵاتەی کە تایژی باش و ئەو وڵاتە قابلی تەقسیم نییە تا ئێستا عێراق هەرەڵێ یەکین یعنی حکمی بەغا شیعەیە شیعە دژی ئەمریکایە دژی ڕووسە دژی کەسی هەر لەگەڵ بەغان ئەوان ئەوە هینە معنای وەیە هێشتا ئەوەی کە کردویان وەختی خۆی تەقسیمەکە هەر عینی سیاسەتە نەگۆڕاوەوە طبعا ئەوە نقطەیەکی مهمە لەو ناحیەوە دەڵێت تۆ بەشێکی لە عێراق تۆ بەشێکی لە تورکیا تۆ بەشی ئەو معاملە لەگەڵ بەغا و ئەنقەرە و تەهران و دیمەشقەکە تۆش بەشێکی لە وڵاتانە بۆ مدەت تێگەر مەسلحەتێکی بێ معاملی لەگەڵەکە بەڵام طبیعی حسابە بۆ ناکا کە تۆ میلەتێکی چارەنووست هەیە مافی چارەنووست هەیە حسابە بۆ ئەکاوەکو بەشێ لە وڵاتە زیاتر نییە واڵێ کێشەکەت لەگەڵ ئەو حکوومەتە بۆ خۆ بڕۆ حەلیکە ئێستا بە ئێمە ئاڵێن مەسا ئەمریکا چی پێڵێر من زەمانی تۆ لای من نییە چەند وەفد چوون بۆ ئەمریکا ئەم فترەیە ئەوەی زەمانتان دەستوری عێراقە و چن لە بەغا حەلیکە کە ڕەنگە ئەوش لە دواتر لە ژێر دەستورش بەڵێ بەڵێ ئەنجا ئەوەیە پێڵێ باشە وەرە مساعدەم بکە بە حەلیکە مساعدەشن ناکە باش بۆ نمونە لە ماوەی پێشووتردا باز لەوە دەکرا کە لە ئەمریکا لە دوای لۆبی سعودی لۆبی کوردەکان زۆرترین مەسرەفی تێدا کراوە دەی خۆ لەسەر وەختی پێش ڕێفراندۆمیش هەندێک کەس بۆ نمونەوە پێشت باسی کە ئێوە دەچوون ئەو کەسانتان دەدیت کە خاوەن بڕیارین بڕیار بەدەستێ ئێمە هەندێک کەسمان دوان کە ئەوانە دۆستی ئێمە لە ئەمریکا لە نێو کۆنگرێس هەتا لەم دوایەش هەبوو دیک ئەو هەموو لۆبیکردن و سەرفکردنی پارەیە دەرئەنجامەکەی کووە نازانم بڕوان ناکەم لۆبی ئێمە ئەوەنە پارەی هەبوو بێ وەکو سعودیە سەرفیکەیە کەمتر لە سعودیە ڕاست نییەوە نازانم لەکوێ هاتووە خەبەرە تورکیا لۆبی بەقوتێ یۆنان لۆبی بەقوتێ ئەرمەنی لۆبی بەقوت جوولەکە زۆر بەقوتن کورد فەقیرە ینی کەمە و لەو وڵاتە کەمە پارێشی ئەوە نییە ئەو لۆبیە گەورەیە بکە لۆبی کراوە بەڵام تا حدێ تاسیری هەبوو خۆی ئێستا تۆ بڕۆ لە ئەمریکا کێشەی کورد ناسراوە ئێستا مەسام شەڕی تورکیا لەگەڵمانەکە زۆر کەس لە ئەمریکا دژە و ئەبینن هەتا کۆنگرێس و بازەکەیە بەڵام بریار بەدەست کە ترەمپ و ئیدارەکەیەتی وانە نوعیترە ئەو قەرار ئەوەیدا باشە هەڵەکە لە ئێمەیە قەنەعەتمان بەلایانی ئەمریکی نەکردووە کە ئێمەش دەبێ خاوەن سەروەری خۆمان بین یاخود یعنی هەڵەکە لەکوێدایە لە پەیوەندیوان ئێمە و ئەمریکا هەڵەکە لە دوو شتایە یەکەمین ئەو حسابی بۆ تۆ وەکو میلەتێ نەکردووە نیەتی لەسەر ئەجندەکەی نییە مەسەلە ئەوە نییە بڵێ دژی تۆیە دوژمنی تۆیە حسابە بۆ نەکراوە بەشێکی لە عێراق و تەواو لەوەی زیاتر دەنگ بدە حەقی دەنگرانیشن نییە بەتەنها بەوانە ئێمەش تێنەگەیوین لە سیاسەکەنەوە هەڵا بە حاڵەت تێگەیوین جاری وایە مەسا ئەوم و شەڕەمان ئێمە لەگەڵ داعش کرد
مەسئولێکی زۆر لە خارجە هاتن وەزیری خارجی ڕئیسی جمهور ڕئیسی وزراوانە هەمووی بۆ شەڕی داعش هاتن وەمان زانی نەخێر مادەم عالەمە دێ تەواو ئێمە معناوی سیاسیەن تەواوین وەزەمان تەواوە و یعنی هەڵەیە لێکدانەوەکەمان بە هەڵە لێکمان داوەتەوە هاتنەکەی بەس بۆ شەڕی داعش بووە مەتح دەکا و ئازایە و فڵان و یاڵە شەڕەکە بکە و بەڵام سیاسی هیچی بۆ نەکردی هیچی پێ نییە سیاسی بۆ تۆ بەڵام شەڕەکە لەگەڵەکە کە تەواویش بوو شەڕەکە ئەوە نەویژدان و ئەخلاقی نییە ماوەیە بنێرێتەوە تا سەقامبیریە دروستە بە اینجا بڵێ بڕۆ ئەوە بەجێ دێڵەیە باشە باسی کردەوە کە خوێندنەوەکانی پێشومان هەڵە بووە بە تایبەتی بەرامبەر وڵات هەڵی تا بوو بەڵێ یان تەقدیرەکان بە جوانی خوێندنەوەکانمان تەواو نەبووە ئێستا دەتوانم ئەو پرسیارە بکەم لە نێوکەوانەیەک لە ئێستادا هەر خوێندنەوەشمان بۆ بابەتەکان نەماوە بۆ نمونە ئێستا بارودۆخی ناوچەکە بە شێوازێک لە گۆڕانکاریدایە کە تەنها زریێزەکان ڕەنگەتەوە و ئەو پلانەی دایان ڕیشتووە جێبەجێ دەکەن دەی ئێمەی سەرکردایەتی سیاسی کوردستان ئەگەر هەبێ ئەو ناوە لە کوێی بار هاوشێشەکانداین دەبێت چی بکەین ئەسڵەن خوێندنەوە ئێستا ماوە بۆ بابەتەکان بەڵێ ئێستا تەواوەڵەن سەکردای سیاسی چونکە نیمانە سەکردای سیاسی حیزبەکان ئەوەش بەشێکە لە بەزم و ڕەزمی ئێمە ناکۆکی حیزبەکان و خلافات و ئەوە خۆ دیوتە لەم ساڵانە چۆن بوو چۆن نەبوو دژی یەک و کێشەوانە ئەوە بەشێکە لەبەرەوە نەیانتوانیوە توکمە بەیەکەوە سەرکردایەتێکەوە هەموو یەک ڕێیان هەبێ ئەو ڕێیکی و ڕێیکی و ڕێیەکی ئەوە لەلایەک لە لایەکی ترەوە طبیعی ئێستاش تۆ بێ بەیەکەوە دابنیشی ئەم حیزبانە مؤتەمەرێ بگرن کۆنفرانسێ بگرن خەڵقی تریش بانکەن نەکرد حیزبیەکانەوەە وەکو کۆنێمە لە شۆڕشی ئەیلول زمانی مەلامەسەوەوا بوو مەجلس قیادی سەورەمان هەبوو هەموو کەسێکی تیا بوو لەمەسەلا هەرەوە نەبوو بڵێ حیزبی بەتەنها دیراسەتێکی ئەو وەسع بکەن بزانن چی بکەین لەگە ئەمریکا چی بکەین لەگەڵ رووسیا چی بکەین لەگەڵ ئەوروپا خەتایبەتی پاش ئەمەی ڕۆژاوا مەسەڵێ هەر زوو زوو ئێمە تووشی بوومە لەرزەیەەکە بێن بوو لەرزەیەەکە کۆبەرەوە بزانە چی ئەەکەی بەتەمای چی بەتەمای چونکە ممکنە ئەوەی لەوێ قەوما ڕۆژێ دیسان لە تۆش قومێتەوە ئەوش پرسیارێکی تورکیا بەدەستی بێ هێرشەکە ئەم هەرێمە هەر ناهێڵێ ئەسڵ چکە بڕوای پێ نییە چەند جار ئەردوگان گوێتان لێ بوو ئەڵێ من نامەوێت لە شیمالی سووریا کیانێ دروست بێوەکو لە شیمالی عێراق وەڵی شیمالی عێراق ناڕێکوردستان ئەگە بەدەستی بێ بێژگە لەو هێرش و هێرش لێرەشەکە ئەڵێ سنجارە بێنەمێنێ قەندی لە بێنەمێنێ ئەوە بێنەمێنێ وریای خۆت بی لەو شتانە و هەروەها ئەمریکا چ زەمانێکی بۆ تۆ پێەیە هەیە نییە هیچ لەگەڵ ئیمزاکە زەماناتی بۆ تۆ هەیە رووسیاچی پێەیە بە وردی بۆ تر نەبی من ئەوم خوێن ئەوەتە لەسەر ئێمە شەیە یعنی ئەو تەوەقوع دروستە کە باز لەوە دەکرێت جارێ ڕەنگە هەر لە میدیا بێ باز لەوە دەکرێت کە دوای ڕۆژ ئاوا ئەوە باشوورە کە دەبێت برچینەوە ژێر ڕچێفی حکوومەتی ناوەند ئەسڵەن لەوە خراتریش ئەو نەخشەیە کە تورکیا بۆ نونەداینەوە ئەوەی شنگال و تاموسڵ و ئەو دابڕینە و لەتکردنی جارێکی دیکەی کورد بەڵێ ئێمە مەترسیمان لەسەرە مەترسیەکان ئێمە دووشتە یەکێکیان ئێران و تورکیان لە پشتەوە کە تەمعان ئەوان خۆیان کوردیان هەیە هیچ بڕۆیان بە مافی کورد نییە تێرۆری دەوڵەت بەرامبەر کوردی خۆیان بەکارێنن دەستوری ئێران و تورکیا کەلیمەی کوردیتیانە بە هیچ شێوەیەک تەبعاً و لەو بەرسنووریش هەر جۆڵەیەک هەبێ لێ دەندید ئێران بە ساڕوخ لەوانی کۆیەدا لە دیموکراتوان تورکیا هەموو ڕۆژێ لە قەندی لەدەن لە سنجارەدەن لە دێهادەدەن ئاڵەنگە بەدەرەوە دوو ئەندامی پەکەکە بۆ لە ئەزمار عینی وەختە هەمویان پێیان خۆشە جێشی عێراقی بێتە حدودەکەیان نەک ئێمە وەدی چۆن لەگە عیبادی هاوکاریان کرد بۆ لێدانی ئێمە ئەمە هەمووی هەیە ئەمە هەمووی مەترسین وطبعا ممکنە وەزعێکی وا بۆ تۆ دروستەکەن کە تۆ مەجبور بێ لەگە بەغا خەریک بیجا بەغا چەند ڕێەکەوی چەند ڕێ ناکەوی ئەوەش مەسەلەیەکی ترە باشە ئەگەر لە بارودۆخێکی ئاوادا سەرکردایەتی سیاسی یان سەرکردەیەک بێ لە ئەزموندارێکی وەک دکتۆر محمود عوسمان بپرسی بە تایبەتی لە دروستکردنەوەی پەیوەندی ئەگەر ناوی بنین لەگەڵ ئەمریکادا پێشنیاری جەنابەت چی دەبێت
أولا کەس ناپرسێ عادەتەن بەڵێ. ئەوە نەژیان پرسیوە تەمان کەەوە گرفتێکی نەک لە من لە هیچ کەسێکی غیرە حیزبی ناپرسن حیزبەکانی خۆیان بەڵێ. پرسیان هەیە دووەمی نەگەل لە من بپرسن من قسەیەکەم کە لە 75 کردومە دەڵێم پەیوەندی هەیە بەڵامی ئەتیماد مەکەن زەمان نییە بۆمان نە لە ئەمریکا نە لە رووسیا نە لە ئەوروپا زەمان نییە بەڵام بەڵێ پەیوەندیت هەیە سوودی هەیە مەرحەبا دەکەن جاری وایە کۆمەک بێکم بەڵام زەمانێکی وان نییە کە تۆ کە لێو قەوما جهتێکە بێ تەبەنیت پایانە بکە من هەرەوە ئەڵێم چگە لە 75 من ئەو دەرسەم وەرگرتووە باشە گرفتیشکە لە پەیوەندی ئێمە لەگەر وڵاتان بەگشتی بە تایبەتیش لەگەر ئەمریکا پەیوەندی گرتنی حیزبیە تا ئەوەی پەیوەندیکردنی میلەتی بێ لەسەر ئەساسی بەرژەوەندی میلەتێک بێ بۆ نمونە زیاتر پاراستنی بەرژەوەندی حیزبیە لەوەی کە ئێمە میلەتێکمان لەدوایە هەموو معاملەمان ئێمە لەگەڵ قەزایەکان زۆر حیزبیتیایە حیزبایەتی تەسک طبعاً لە کەرکووکی ژوا بووین نەک لەگەڵ ئەمریکا لەگەڵ ئەمریکا زۆر جارێ حیزبێکە چێ بۆ خۆی نەشادەکە ئەوانی کە ئەگەیان لێنی حیزبێکی ترە چێ نەشادە بۆ بەغا ئەوە چییە پاشی ئەوی ترە چێ بۆ تورکیا عینیشت بۆ ئێران عینیشت ئەمەمان هەیە ئێستا شەمانە لەبەرەوە یعنی نەمانتوانیوە چوارچەوەیەک دروستکەین وەکو کۆن بەرەی کوردستانی مەسەلەن بەلایکەمەوە لەو چوارچەوەیە هەموو پەیوەندیەکان لەو چوارچەوەیە بێ هەموو بەیەکەوە بین چۆر پەیوەندیەکان بکەین نەمانتوانیوە لەبەرەوە ئەوەش تاسیرێکی نەرینی هەیە چۆ خۆ دەزانی مەسە ئێستا هەموو حیزبەکان بەیەکەوە بچن لە ئەمریکا لۆبی بکەن تاسی زیاتر لەوەی حیزبە بەجیا بچێ و حیزبە بەجیا بچێ و ئەم چێ باسی ئەو بکە و بچێ باسی ئەو بکە ئەم شتانە هەبووە ئێساش هەیە وەکو پێویستە لەبەرەوە هینە پەرلەمانیشمان مەسەلەن هەیە پەرلەمان لە هەموو دنیا دەسەڵاتی هەرە گەورەیە لای ئێمە پەرلەمانەکەمان یەک مەسئولیتیان نییە هیچ مەسئولێکی حیزبی پێ عیبە بچێتە پەرلەمان پێیان بچووکە پەرلەمان مەکتەب سیاسی ناچن لوژنە مەرکەزی ناچن کادری دەرەجە 34 لەگەڵ ڕێزم بۆیان ئەچن ئەوێ هیچی بەدەست نییە پەرلەمان باشە هەر دەبێت تەماشای دەمی حیزبەکان بکە ئەوەش پەرلەمان ینی وە نییە بڵێ مەرجع بێ یاهینە بێ حیزبەکانیش هەر یەکە خەریکی ئیشی خۆیەتی جاریش کۆ بنەوە بەڵام هەر یەکە ئەجندەی خۆی زۆرتر پێ زۆر باز لەوە دەکرێت کە دەبێت پەرلەمان وەک ئەوەی خۆت دەڵێ ڕۆڵێکی لەوە کاریگەریتری هەبێت کە ئەوەی وەک ئەگەر دروست بێ پراوێز خستنە پراوێزخستی پەرلەمانە کە مەرزعی یاسادانان لە هەرێمی کوردستان لە دۆخیشی ئاوادە چۆن دەبێت پەیوەندەکان ڕێی بخرێن ڕۆلی پەرلەمان دەبێت چی بە تایبەت کە ئێمە باز لەوە دەکەین کە فەرمو ئەوە پشت دەبەستین بە ئەمریکا و ڕووس هەر کاتێک بەرژەوەندیان نەما پشت لە ئێمە دەکەن پەرلەمان من هەمیشە وتومە چەند ساڵێکە من ئەوە ئەڵێم 10 ساڵیش دەبێ دەبێت بریار بە دەستەکان بچنە پەرلەمان ئەندامی پەرلەمان بن بۆ وڵاتە دیموکراتیەکان بینە ڕئیس وزەرا لە پەرلەمانە وەزیرەکان لە پەرلەمان ڕئیسی حیزبەکان لە پەرلەمان هەموو دنیا ئێمە وەکو پێم وتی ئەوان لەو مستەوای قیادە کەس ناچێت لەبەرەوە بریار لە دەروی پەرلەمانە بریار لەو پەرلەمان نییە بەرلەمان بۆ بە هەیەتێکی لاوەکی و حیزبەکان ئەساسن ئەوان قەرارە دەنێ باش دوای ئەو بارودۆخە کە بەسەر ڕۆژئاوا هات کە ڕەنگە زۆر جار ینی ئەو ترسە هەبێت کە دووبارە بەسەر باشووریش دێتەوە دەبێت خولاسە چۆن پەیوەندەکان ڕێک بخەینەوە و دەبێت کورد هەنگاوی چی بنێ بۆ ئەوەی وەگوتت هەرچەندە ئەوان متمانەیان ینی وەکو نەتەوە ئێمە ناناسن بۆیە متمانیان بە ئێمەنی هەر لە ئەساسدا وەکو قەوارەیەک نەناسراوین بەڵام چی بکەین پێم وتی وتم دابنیشین مشاوەرە بکەین لەگەڵ یان قسە بکەین هەموو لایەکمان نەک تەنها باشوور لەسەر ئاستی نەتەوەش بۆچی چەند ساڵ هەڵێن کۆنگری نەتەوەییەکەن هەندێیان کرد دابنیشن ئەوانیش لێکی بدەنەوە وەزع چۆنە ئەمریکا چیاڵێ رووسیاڵێ چی بکەین باشە چی نەکەین چیمان پێکرێ بە وردی دراست و لێکۆڵینەوە و لێکدانەوەیکی ورد و بەو پێ بریار بدەن بەڵام وە لەگەڵ ئەو دەوڵەتانش پەیوەندیان هەر هەبێ و زەروریشە و داواش بکەن ئەو دەوڵەتانە تا چه حەدی دێنە پێش
ئامادەن شتی لەگە ئیمزاکەن ئامادەن زەمانەتییان هەبێ تێ بگەیت بۆی تۆش بۆ پێ بریافرێ باش ئەو گرفتانەی کە زۆرزار لە ناو خۆی بەشەکانی کوردستان دروست دەبێت بۆمە خۆ لە پێشووتریشدا لە پێش ئەو بارودۆخێکە لەسەر لە ڕۆژئاوا هەیە زۆر تێبینی هەبوو لەسەر سیاسەتی خۆ بەڕێوبەریوانە لە ڕۆژئاوا کێسە لە باشووریش هەیە ئەو خۆخۆریە چەندە گرفت بووە لە بەردەم ئێمە بۆی بگەین بە مافی خۆمان پێم وتیوتمەوە تاسیری زۆر هەبووە لە هەموو شوێنێک زەرەی لە ئێمە داوە لە دەرەوە لە دەور و بەرمان لە بەغا لە کەرکووک لە هەموو شوێنێک طبعاً وطبعاً خلافاتی حیزبی زەری مثل لە ڕۆژاواش پەیدا هەموو شتەکانی بەدەست بووە ئەنە کەسەی پەراوێز کردو مەسەن ئەوانش حیزبن چەند ساڵە هەنووانە نەیانتوانیەوە بەیەکەوە مەسەن بەرهەیە دروستکەن یا ڕێ بکەن بەوانە بۆ نمونە ئەینی وەقت بڕۆ ڕۆژهەڵات ئەو حیزبە هەیە و جیاوازی و دوو دیموکراتێ لەم لاو لەو لاو بڕۆ لە باکووریش بەکەکە خۆی پێینە حیزبەکانی کەی پێ مهم نییە ئەمە هەیە ئەم شتانە وەکو پێم وتی ئەم ناکۆچی حیزبیانە کە بۆتە هۆی ئەوەی حیزبایەتی تەسک بچکەوێتە پێش بەرژەوەندی میلەتەکە بەرژەوەندی کورد زۆر زەی لێداوین لەسەر ئاسی ناوە لەسەر ئاسی دەرەوە و وەزعی لاواز کردوین و دەنگیشی لاواز کردوین لە دەرەوە کە قسە ئەکەین لەگەڵ دەوڵەتان لەگەڵ جیهات چونکە ئەم حیزبەوە جیاچی ئەوە جیاچی ئەوە جیاچی ئەوە چەند جا لە هەفتاوە محاولەمان کردو کۆنگرێتەوەی بێ ناکرێ بۆ ناکرێ چونکە حیزبەکان خلافاتیان هەیە و ئێران و تورکیا ناڵن بە حیزبەکان پەیوەندیان لەگەڵ ئێران و تورکیا هەیە هیچێ لەگە تورکیا برادرێ هیچێک ئێران نەبووە هیچ نەبووە تا ئێستا و بەو شوورێک بەسەر ئێمەدا چەسپاوە ئەو بڵێ تر ئاوای لاتۆی ینی بۆ بە شتێک کە بەردەوامە باشە لە پێشووتردا ڕەنگە ئەوە لە زمانی خەباتی جەنابەت بووی بۆی کە هەر کاتێک لەسەر مێزی گفتوگو نەگەیشتبانە دانوستان لەگەڵ بۆ نمونە ناوان دەمانوت شاخەکان پاڵپشتی ئێمەن دەبێت ئێستا چی بڵێ لەگەڵ چێ نەگەیشت بۆ نمونە نەگەیشتبان لە ڕێککەوتن لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەو حیزبی باس دەمانوت ئەوە چیاکان پاڵپشتی ئێمەن و خەباتی چەکداری دەست پێ دەکەینەوە ئێستا چی بکەین من قەناعەتم وایە چیاکان بەڵێ کە خەباتی چەکداریەکەی چیا باشە تەوان هەبێ بەڵام بەڕێی من مەسەلا هەرچیانی دۆستێ ئێستا حالیەن وانێ بڵێ بەس چیاکان لە عالەما خەڵق هەیە زۆر دۆستێ بەڵام ئەوانەی کە بریاری دنیایان بەدەسە کە بریتین لە دوو دەوڵەتی سەرێکی ئەمریکا یەکەم ڕۆژ دووەم ئەوروپاش تا حەدێک ئەوانە تۆ چونکە وەکو نەتەوەیەک و وەکو میلەتێن ناناسن و هیچ لەگەڵ ئیمزا ناکەن بڵێ تۆ بەرامبەر بەوە مکوونەتەوەیەک وەکو دوولایەن لە ئەتیبار دەکەم بە بەشێ لە وڵاتی کە تیای ئەژیت لەبەرەوە ئەوی ئیژی پێکرێ لەگەڵن نییە یان نەیتوانی وە شتێکی وا بۆ بکاکەوە ئەجینا ئێمە شتانی کردن هەوڵمان زۆر داوە بەڵام لەگەڵن نیە ئێمە بریمێتەوە لە شۆڕشی ئەیلول ئێمە ئەچوین لە وڵاتانە گەڕاین هەوڵی پشتیوانیمان وەرەگرتووانە بە زۆر کەم خەڵقمانە دی نەمانەتوانی وەزیرە ببینین جێتێ بینین بەڵام سەبان نەیەتوانی وەزیرە ببینێ نەک ئێمە سەفیرێ ببینێ چونکە نەیانەویست ببینن نەوە کەشف بێ هەشتێکی وە بەڵام ئێستا خۆ هەموو جێتێکت دیوە هەر لە ڕێی زەراوە لە وەزی هەموو دنیامان دیوە بەڵام چونکە ئەو دنیاە تۆ بە نەتەوەیەک ناناسێ کە مافی چارە نوشتەیە و لەگەڵت ئیمزا ناکە وەکو تەرەفێ لەگەڵ تەرەفێ زەمانێکی بۆ تۆتیان نییە فترەیەک لەگەڵتە مەسلحەتی وا ئیجابەکە بەڵام سەیرەکەی کە مەسلحەتی گۆڕی و ئیجابی کرد بەجێت دێڵێ کاک دکتۆر لە پێشتر وەکو مۆرکێک بەسەر ئێمە سەپا بوو و لە ئێستاژە ڕەنگە و ڕێسا و یاسایە دروست بێت کە جاریست و بیڵێنەوە ئەوەی کە لە شاخ و بەهێزی چەکداری بەدەستمان دەهێنا لەسەر مێزی گفتوگۆ ئەگەر دروست بێت دەمان دۆڕان دەتوانین بڵین لە پەیوەندی نێوان ئێمە و ئەمریکا هەرچەندە ئەمریکا خاوەنی بەڵێنی خۆینەوە بەس ئەوەی کە ڕۆژ ئاوا بە نمونە وەرگین ئەوە دیسان بەسەرمان دەسەپایەوە کە نەمانتوانی وەکو بڵێ سیاسەتێک شتێک بکەین کە
سۆزی دنیا لە پێناو ئێمەدا بجوڵێت. آخر ڕاستە ئەوە، بەڵام لە شەڕە نەگرێگە ئەمریکا تەحالوفێکی دووەلی هەیە زدی داعش، هەفتا و چەند دەوڵەتن، ئەوانە هەر هەمویان ئێترافیان بەوە کردووە کە تۆ ئەفسانەی داعش شکانوە. پێشمەرگەی ئێرە لەگەڵ ڕۆژاوە ئەفسانەکەیان شکان، داعشیان لە داعش لەکوێ بوو؟ لە عێراق و سووریا بوو، نەبوو. لێرە پێشمەرگە شکانی بە هاوکاری لەگەڵ جێشی عێراقیوانیش دەوریانە بوو. لە سووریەش هەموو هەر کورد ئەو هەموو شەهید و برینارە دایان. بەڵام تەبعاً ئەمە هینە، بەڵام ئەمە نەبکرا بە سیاسی، نەکرا بەشی سیاسی. یعنی من قەنەعەتم وایە وەختی خۆشی من لەگەڵ برادرانی ڕۆژاوتومەوتمە ئەوە هەموو شەڕعەکەن لەگەڵ ئەمریکا، لەگەڵ تەحالوفی دووەلی، باشە ناکرێت شتێکیان لەگە ئیمزاکەن. مەسەڵەن بڵێ با من هەموو هیناکەم دوا ڕۆژم چییە، لە سووریا چیم لێ دێ، وەزعی من چییە، دەیانوی نایکەن. فعلا ناشێت داوامان کرد، نازانم داوایان کردویانە، بەڵام نەیان کردووە. یعنی ئەوەت بیستووە لە کەسێک لەسەر ناڵێم داوا نەکراوە، داوا کراوە، بەڵام نەیان کردووە، چونکە ئەتیبار ناکەن کە تۆ دەوڵەتی بەرامبەری وەکو یەک دووە و وەکو نەتەوەیشیش ناسن و حسابیش ناشێت تورکیا و ئێران و سووریا و عێراق لە خۆی حەزکە لەگەڵیان نەکرد. باشە، خۆ ئێمە لە باشووریش ئەو بەرژەوەندە ئابوورێمان بۆ نەتوانی بقۆزینەوە بۆی پەیوەندی بەهێزتر بکەین لەگەڵ ئەمریکا. خۆ ئێمە لە ناوچەیەکین کە لە ڕووی ئابووریەوە زۆر دەوڵەمەندە. دەزانم، بەڵام بەو شکڵی کە هەیە تۆ چونکە بەشێکی لە عێراق و معامل لەگە عێراق شەریک هاتینە و دیت چەند هاتنە کوردستان، ئێستا شەر لە کوردستان، بەڵام ئەوەش تاسیری نەبوو کە سیاسەتەکە بگۆڕێ، نەیتوانی سیاسەتەکە بگۆڕێ. یعنی زۆر ڕەئی وا هەبوو کە مادەم و شەریکاتە گەورە کاتون سیاسەتە گۆڕێ، نەگۆڕە، نەیگۆڕی، نەیتوانی، چونکە دیارە سیاسەتەکە قەرار درراوە، مەگەر گۆڕانکاریەکی زۆر گەورە لە جیهانە بێ سیاسەتەکە بگۆڕێ، بەڵام ئێستا نەگۆڕاوە سیاسەتەکە بۆ خۆی ماوەتە. باشە، دوا پرسیارم لەسەر خوێندنەوەی دوور و درێژی ڕابردووی جەنابەت و ئەزمونداریت لەسەر ئێستا بزانم، بەوەی ئێمە سەرنجام بەکوێ دەگەین، دەبین بە چی؟ وەڵام بە قەناعەتی من ئێمە بەپێی ئەو وەزعی دنیا کە لەگەڵمانەیکەن چەند جار دووبارە بۆتەوە، ئێمە ئەبێت لە وڵاتەکانی خۆمان لە وڵاتانی کە تیاژین هەوڵ بین بە گفتوگۆ لەگەڵ حکوومەتی ئەو وڵاتە طبعاً محاولە بکەین حەلێ بۆ خۆمان بدەینی مافوشتمان هەبێ و طبیعی ئەو مافەی کە هەتا هەنگاوێکە بۆ پێشەوە بفی دەستور کە مافێکە دەبێ، مەسە ئێمە فێدراڵیمانەیە لێرە، ئەو هەنگاوە احتیمامی پێ بدەی، هەوڵی بۆ بدەی بە خەباتی دەرەوەشە بەردەوام بکەی لۆبی وی ڕۆژێ لە ڕۆژان زیاتر تۆ بناسرەی، زیاتر حسابە بۆ بکە و میلەتێ، و ئەگەر گۆڕانکاریەکی دنیا بوو یاهی ناوچەکە بوو بقۆزیتەوە بتوانی ئەو وەختە چارە نووسی خۆ دیاری بکەی و حەقی خۆش. زۆر سوپاس بۆ سیاسەتمەداری ناوداری کورد دکتۆر مەحموود عوسمان، سوپاس دەکەین کە دەرفەتت داین ئەزمون و خوێندنەوەی جەنابەت لە ڕێی بەرنامەی لە پایتەختەوە بگوازینەوە بۆ بیسەر و بینەرمان. سوپاس دەکەین، سوپاس بۆ ئەو میوانداریە کە ئێمەت قبوڵ کرد. زۆر سوپاس دەکەم. سوپاس بۆ ئێوە خۆشەویستان، سوپاس بۆ هاوکارانم، تا بەرنامەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.